مەراسیمی کردنەوەی زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیانە لە کەلار. هاوشانی زانکۆی گەرمیان دەبێتە دووەمین زانکۆ لەسەر ئاستی ئیدارەی گەرمیان. ئەم بۆنەیە کە بۆنەیەکی خۆشە لای گەرمیانەکان، ئەویش ڕاگەیاندنی زانکۆی پۆلێتەکنیکی گەرمیانە. ئەم زانکۆیە دیارە بە هەوڵ و ماندبوونی وزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، سپاس بۆ خودی جەنابی وەزیر ستافی وزارەت کە بە ماندبوونی ئەوان و بە داکۆکی ئەوان هاتە بوون. پاڵپشت بە نووسراوی ژمارە 2456 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم ڕۆژی 19 حوزەیران فەرمانی کردنەوەی زانکۆکەی دەرکردووە. بخەمە سەر ستراکچەر و پێگەی جوگرافی زانکۆ پۆلیتەکنیکەکان کە بە تەواوی جیاوازن لە زانکۆ ئەکادیمیەکانی تر. ئەگەر تەماشایەکی زانکۆ پۆلیتەکنیکەکانی حکوومەتی عێراق بکەین بە نمونە، ناوەند بکەین کە خۆی لە چوار زانکۆی پۆلیتەکنیکدا دەبینێتەوە. دابەشبوونی جوگرافی و هەیکەلی زانکۆکان زۆر جیاوازن. هەر زانکۆیەک بەسەر چەند شار و شارۆچکەیەکدا دابەش بوون بە پێی تایبەتمەندی ئەو شار و ناوچەیە کۆلیج یاخود پەیمانگای سەر بە زانکۆکە لێ دەکرێتەوە یاخود لێکراوەتەوە. خوشک برانی بەڕێزن، مەسەلەی خوێندنی ئەکادمی ئاراستی خوێندنی ئەکادمی لە هەرێمی کوردستانە لە دوای ئەو شەوتە توور و درێژانەی ساڵانی ڕابردوو بڕیوێتی ئیتر پێویستی بۆ هەرێمی کوردستان نقطەیەک دابنێ و ئاورێک لە خۆی بداتەوە بەرەو کوێ. ساڵانە نزیکی 35,000 خوێندکاری خۆشەویستی ئێمە لە زانکۆکانی ئێمە تەخەڕوجەکەن. بەشی هەر کەمی ئەوانە دەتوان لە کێبڕکەی بۆ دەستێنانی هەلی کارە لە هەرێمی کوردستانە کار بدۆزنەوە و هەلەکان پڕ بکەنەوە. ئابووری گەشە سەندوی هەرێمی کوردستانش لە ژێر هەلومەتی جیهانگیری و گلۆبالیزیشن و ئەو هەموو گۆڕانکاریانی کە بە ئابووری دنیاتوە، ئابووری کوردستانیش گۆڕانکاری گەوری بەخۆوە بین. هەر لە کەلارە سەیری بکەن، زۆر پیشە هابوو لەم کەلارە ئازدا جاران بژێوی عائیلە و خانەوادەکان نیستە نەماون، بەڵکو پیشەی تر دروست بوون. بۆ ئەم پیشەترە ئیتر ئەرکی زانکۆکانە جواب باتەوە، ئەرکی وەزارەتی خوێندنی باڵایە جواب باتەوە، پەیوەندی خۆی ئیندستری لەگەڵ ناوەند ئاکادیمیەکان بە شێوەیەک ڕێک بخاتەوە کە ئەو کادرانە، ئەو دەستی کارانە، ئەو عەقلانە بۆ بەڕێوەبردن و پڕکردنەوەی ئەو هەلی کار و بۆ شایانەی کە دروستەوەنیان ئەو پیشانەی کە دێنە پێشەوە. بناغەی زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان دەگەڕێتەوە بۆ پەیمانگای تەکنیکی کەلار کە مێژووی بنیادنانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1995 و دواتر لە ساڵی 2021دا پەیمانگاکە گۆڕدرا بۆ کۆلێژی تەکنیکی کەلار و ئەم ساڵیش بۆ زیاتر خزمەتکردنی ناوچەی گەرمیان کۆلێژەکە کرا بە زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.